سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و چاوگەشەکانی هاوڕێم ئەم کاتتان باش هیوادارم هەموو کاتێک زۆر باش و تەندروست بن. ئەم ئێوارەیەش چیرۆکێکی زۆر تایبەتم بۆ ئێوە ئامادەکردووە و بۆتانە گەڕمەوە. هیوادارم جێگەی سوود بێ بۆ هەمولایەتان. چیرۆکی ئەمڕۆژمان لە ژێر ناونیشانی ڕێبین و سێ ڕەنگە جادوویەکەی شەقام. ئێوارەیەکی بەهاری زۆر خۆش بوو. هەوا زۆر فێنک بوو. تیشکی زێڕینی خۆر بەسەر شارەکە بڵاو بووبەوە. لە ماڵێکی گەرم و کوڕا کوڕێکی بچکۆلە و پڕ لە وزە ئەژیا بە ناوی ڕێبین. ڕێبین تەمەنی تەنیا 7 ساڵ بوو. کوڕێکی زۆر چالاک و هەمیشە حەزی لە ڕاکردن و یاریکردن بوو. ئەو ڕۆژە خاڵی ڕێبین تۆپێکی نوێی بۆ کڕی بوو. تۆپەکە ڕەنگاوڕەنگ بوو، سوور و زەرد و شین بوو. زۆر بەباشی هەڵە بەزیەوە. ئەوەنە دڵی پێی خۆش بوو ڕێبین نێتوانی لە ماڵەوە دابنیشێ، ویستی بڕوات بۆ باخچەی گەڕەکەکەیان کە ئەکەوێتە دیوی بەرامبەر شەقامە گەورەکە بۆ ئەوەی لەگەڵ ئاراسی هاوڕێیە پێکەوە یاری بکەن. ڕێبین تۆپەکەی خستە ژێرباڵی و بەپەلە بەرەو دەرگاکە ڕۆیشت، بەڵام گوێی لە دەنگێک بووتی ڕاوەستە کوڕە پاڵەوانەکەم، تۆ ئەتەوێ بە تەنیا بۆ کۆ بڕۆی. باپیرە نەوزاد پیاوێکی بەتەمەن و زۆر دانا بوو. گۆچانێکی داری جوانی بەدەستەوە بوو، هەمیشە چیرۆکی خۆشی بۆ ڕێبینە گێڕایەوە. ڕێبین وتی باپیرە گیان ئەچم بۆ باخچەکە بۆ ئەوی یاری بکەم بە تۆپەکەم. باپیرە نەوزاد زەردەخەنەیەکی کرد و وتی باخچەکە لەو دیوی شەقامە گەورەکەیە. شەقامیش جێگەی ڕاکردن نییە کوڕی خۆم، وەرە با پێکەوە بچین. ئەمەیە پیاسەیەک بکەم و سەیری یاریەکەشەکەم بۆی تۆش بە تەنیا نەڕۆی. ڕێبین زۆر دڵخۆش بوو، دەستی باپیری گرت و پێکەوە چوونە دەرەوە. کاتێک کە گەیشتنە سەر شەقامەکە دەنگی ئۆتۆمبیلەکانە هات، ڤڕ هۆڕنی ئۆتۆمبیل لێ ئەدرا. شەقامەکە زۆر قەرەباڵغ بوو. ئۆتۆمبیلی بچووک، پاسی گەورە و هەروەها ماتۆڕ و هەموو ئەمانە بە خێرایی بەسەر شەقامەکەی ئەهاتن و ئەچوون. لەسەر شۆستەکە ڕێبین چای بە باخچەکە کەوت و بینی کە ئاراسی هاوڕێی لەوەیە. دەستی بۆ ڕاوەشێنێ. ڕێبین ئەوەنە پەرۆش بوو دەستی باپیری بەراو باپیرە بە یارمەتی و من ئەمەوێ خێرا ڕاکەم بۆ لای هاوڕێکەم لەبەروی ئاراس چاوەڕێمە. ویستی قاچی بخاتە سەر شەقامەکە و ڕابکە، بەڵام کتوپڕ باپیرە نەوزاد بە دەستە بەهێزەکانی قۆڵی ڕێبینی گرت و ڕای کێشایەوە. ڕێک لەو ساتەیە ئۆتۆمبیلێکی سوور بە خێراییەکی زۆر بە بەردەمیانە تێپەڕی. هەوای ئۆتۆمبیلەکە قژی ڕێبینی جوڵان. ڕێبین ترسا و دڵی زۆر خێرا لێی ئەیە. باپیرە نەوزاد بە دەنگێکی هێمن وتی کوڕەکەم هەرگیز بەبێ سیرکردن هەوڵمێ بچیتە سەر شەقامەکان. شەقام ڕووبارێکە، بەڵام لە بری ئاو ئۆتۆمبیلی ئاسنی پیاتەیە پەڕێ، نابێ هەرگیز خۆتی تێفڕێبەی. لەو کاتەیە لەبەر ئەوەی ڕێبین ترسا بوو، تۆپە نوێیەکەی لە دەستی خلیسکا و تۆپەکە هەڵبەزیەوە و کەوتە خوارەوە بۆ سەر شەقامەکە و بۆ ناوەڕاستی شەقامەکە. ڕێبین هاواری کرد ئای خوایە تۆپەکەم ویستی دوای بکەوێ. باپیرە نەوزاد تۆم گرتی و وتی بۆستە. لە ناکاو پاسێکی گەورە هات و بەسەر تۆپەکەیان ڕۆیشت. دەنگی تەقەیەکی گەورە لە تۆپەکەەوە هات. تۆپە جوانەکەی ڕێبین تەقی و بوو بە پارچە لاستیکێکی پەرشۆ بڵاو. ڕێبین چاوەکانی پڕ بوو لە فرمێسک، وتی باپیرە ئاگاو لێیە تۆپەکەم تەقی؟ باپیرە نەوزاد لەسەر چۆک دانیشت تا باڵای یەکسان بێتەوە لەگەڵ ڕێبینە. دەستی هێنا بە قژیا و وتی کوڕە ژیرەکەم مەگری، تۆپەکە تەنها پارچە لاستیکێکە و هیچی تر، ئەتوانین دانەیەکی نوێ بکڕینەوە. بەڵام ئەگەر بێت و تۆ ڕاو کردایە بۆ سەر شەقامەکە و ئۆتۆمبیلێک لە تۆی باە، ئەو کاتە ئێمە چیمان بکردایە؟ مرۆڤ تەنها یەک گیانی هەیە و لە هیچ بازارێکیشا نافرۆشێ، بۆیە ئەبێ زۆر بە جوانی ئاگاداری خۆمان بین و خۆمان خۆش بوێ. ڕێبین فرمێسکەکانی سڕی و سەری لە قاند و زانی کە باپیرەی ڕاستەکە، بۆیە بە باپیرەی وت ئێستا لە قسەکەی تۆ تێگەیشتم، باش بوو کە تۆ منەگرتوونە و هێشتمە سەر شەقامەکە. باپیرە وتی
کوڕی خۆم ئێستا وەرە با بچینە لای هێڵی پەڕینەوە لەوێ فێر دەکەم چۆن وەکو پاڵەوانێکی ڕاستەقینە بەسەر شەقامەکەیە بپەڕیتەوە. پێکەوە کەمێک ڕۆیشتن تا گەیشتنە شوێنێک کە هێڵی خاوێنی سپی بەسەر شەقامەکەیە کێشرا بوو. باپیرەوتی بەمانە دەوترێ هێڵی پیادە. ئەمە پردی پارێزراوی مرۆڤەکانە. پاشان دەستی بۆستونێکی بەرزڕاکێشا کە 3 گوڵۆپی تێدا بوو پێیوت سەیری ئەو ترافیک لایتە بکە، ئەوە پاسەوانی شەقامە، ئێستا سەیری بکە بزانە چ ڕەنگێکە. ڕێبین سەیری کردوتی باپیرە ڕەنگی سوورە، هەروەها وێنەی پیاوێکە کە وەستاوە. باپیرەوتی ئافەرین، کەواتە کاتێک کە گوڵۆپەکە سوورەواتە مەترسیدارە و ئەبێ بوەستی. ئۆتۆمبیلەکان مافی ڕۆیشتنیان هەیە، تۆ بێ چاوەڕێکی. ئێمە لەسەر شۆستەکە بین هەتا ئەو کاتەی کە گوڵۆپەکە ڕەنگی ئەگۆڕێ. پاش کەمێک گوڵۆپەکە ڕەنگی گۆڕا بۆ زەرد و باپیرەوتی زەرد واتە ئامادە بە. ئۆتۆمبیلەکان خێراییان کەمەکەنەوە بۆ ئەوەی بوەستن. لە ناکاو گوڵۆپەکە سەوز بوو. وێنەی پیاوێک دەرکەوت کە خەریکە هەنگاوەنێت. لە هەمان کاتا هەموو ئۆتۆمبیلەکان پێکەوە وەستان. باپیرە نەوزاد وتی سەوز واتە پارێزراوی، واتە توانی بڕۆی. بەڵام ڕاوەستە تەنانەت کاتێک گوڵۆپەکەش سەوزە یاسایەکی تر هەیە کە نابێت هەرگیز ڕابکەی. سەرەتا سەیری لای چاپەکەی، دواتر سەیری لای ڕاستەکەی، دووبارە سەیرەکەیتەوە و ئەگەر هیچ ئۆتۆمبیلێک نەهات ئەو کاتە توانی بە ئاسانی بپەڕیتەوە. ڕێبین زۆر بەوردی گوێی لە باپیری گرتبوو. سەیری چەپی کرد و سەیری ڕاستی کرد و دڵنیا بۆلەوەی کە هیچ ئۆتۆمبیلێک بەنیازی ڕۆیشتن نییە و وەستاون. دەستی باپیری تونگرت و بەسەر هێڵی پەڕینەوەکەیە پەڕیەوە. بە هەنگاوێکی زۆر ئارام بەرەو باخچەکە. هەرکە گەیشتنە سەر شۆستەی بەرامبەر گوڵۆپەکە ڕاستەوخۆ بۆ بە سوور. ئۆتۆمبیلەکانیش دەستیان کردەوە بە ڕۆیشتن. ڕێبین هەستی بە سەرکەوتنێکی گەورە کرد. ئاراسیش ڕاستەوخۆ ڕای کرد بۆ لای ڕێبین وتی زۆر چاوەڕێم کردی. بۆچی تۆپەکە و پێ نییە؟ ڕێبینیش بەلوود بەرزیەکە وتی تۆپەکەم تەقی، بەڵام کێشە نییە چونکە ئەمڕۆ من بووم بە شارەزای یاساکانی هاتوچۆ. فێر بووم چۆن سەیری ترافیک لایی بکەم و چۆن لەسەر هێڵی پەڕینەوە بپەڕنەوە. باپیرە نەوزاد پێکەنی و لە گیرفانیا بڕێک پارەی دەرهێناوتی چونکە ئەمڕۆوانەیەکی زۆر گەورە فێر بوو بە پارێزراویش پەڕیوەتەوە. ئەی بەم بۆ دووکانەکەی تەنیش باخچەکە و تۆپێکی نوێی بۆ کڕم. ڕێبین لە خۆشییان نەیەزانی چی بکە و باوەشی بە باپیرەیە کرد و ئەو ڕۆژە ڕێبین و ئاراز هەتا ئێوارە یاریان کرد و ئیتر لەسەر شەقامەکان هەرگیز ڕایان ناکرد. هەموو ڕێنمایەکانی کە باپیرەی فێری کردبوو بە جوانی جێبەجێ کرد. هەموو جارێکیش پێش پەڕینەوە یاسای سوور و زەرد و سەوز و هەروەها سەیرکردنی لای ڕاست و لای چەپی پەیڕەوە کرد. لەمەوە فێری یاساکان بوو. لەگەڵەوەشە ئاراسی هاوڕەشی فێری هەمان شت کرد، کەواتە چیرۆکەکەی ئێمە ئەمڕۆ لەسەر یاساکانی هاتوچۆ و ڕەنگەکانی سەر شەقامەکان بوو کە لە ترافیک لایتەکانە هەیە. ئەبێ بەردەوام ئاگاداری ترافیک لایتەکان بن، فێری ئەوە ببن بزان ڕەنگەکان چۆنە و بۆچی دانراون. ڕەنگی سەوز بەواتای پارێزراویەت و ڕەنگی سووریش بەواتای مەترسیداریەت، لەبەرەوە بێ زۆر ئاگادار بن لە خۆتانەوە ڕاستەوخۆ نەپەڕنەوە. گەر لە کاتێکیشا ترافیک لایت نەبوو تەنها هێڵی پەڕینەوە هەبوو ئەتوانن لەگەڵ کەسێکی گەورەیە ڕاوێژی پێ بکەن بۆی ئاگادارتان بێ هەتاوەکو ئەپەڕنەوە بە جوانی بۆی تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبن. هیوادارم هەموو لایەکتان زۆر پارێزراو بن. چیرۆکی ئەم ئێوارێشمان کۆتایی هات، هەتا بەرنامێکی کە و چیرۆکێکی نوێ خواتان لەگەڵ.